وەزیری دارایی هەرێم دەڵێت سیستەمی هەژماری من بڕی 15 ملیۆن دینار قەرز دەداتە فەرمانبەران. ئەمڕۆ یەکشەمە ئاوات شێخجەناب وەزیری دارایی و ئابووری هەرێمی کوردستان ڕایگەیاند سیستەمی هەژماری من پێشینە و قەرز بە مەرجێک لە 15 ملیۆن دینار کەمتر نەبێت دەدات بەو فەرمانبەرانەی کە موچەکانیان لە هەژماری مندا داناوە. وەزارەتی دارایی و ئابووری لە ڕاگەیاندراوێکدا بڵاوی کردوتەوە کە سیستەمی هەژماری من سیستەمێکی پێشکەوتووی بانکی و ئاماژە بەوە دەکات کە پێشبینی دەکرێت تا کۆتای ئەمساڵ زۆربەی موچەخۆرانی هەرێم خۆیان لە هەژماری مندا تۆمار بکەن. دەشڵێت لە ڕێگەی ئەم سیستەمەوە فەرمانبەران دەتوانن پێشینە و قەرز تا 15 ملیۆن بەرەوسەر داوا بکەن. سێشەمەی ڕابردوو مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت وتی سیستەمی بانکی لە هەرێم بەهێزتر و کاریگەرتر دەکەین. هاوکات وتی کە زیاد لە 500,000 کارمەند لە کەرتی گشتی لە هەژماری من ناویان تۆمار کراوە تا بتوانن بە ئاسانی موچە و یارمەتیە داراییەکانیان پێ بگات.